شەڕی ئۆکرانیا و رووسیا نیە، شەڕی خوتبەکانە. رووسیا دوای دەورانێکی زۆر کە پاشەکشەی کردبوو لە ئاسی جیهاندا، بەڵام ئێستا بە گروتینێکەوە بە تاوێتی لە دوای 2010 هاتووە سەر ساحەکە، ویستی ئەمە بسەپێنێکەتر ئەو هێزەیە کە جاران لە بەناوی اتحادی سۆڤێتی و ئەوانە لەگەڵ هاوبەشەکانیان لە دنیادا دنیایان تەقسیم کردبوو، ویستی ئەمە بگەڕێتەوە بۆ بڵێ شوێنی خۆی کە تر قوتبیتر هەیە کە ناوی بلۆکی رووسایە لەگەڵ هاوکارەکانیان لە چەشی سین و وڵاتانی تر و ئەو ڕێخاوانی کە دروستی دەکات. بۆیە لەو شەڕەدا حەقەتەن تر دەستی پێکرد کە ئۆکرانیا بوو، ئۆکرانیا باشی شوێن بوو کە تر ئەم دەورەی تیابینێ کە ترەویش هێزێکە بێحساوی بۆکرێ، هەروکو چۆن ئەمریکا لە دوای شەڕی خەلیج و دوای ڕوخانی بلۆکی شەرق تر بلۆکی شۆری و بە سەرۆکاتی بڵێ شۆرەوی کە بلۆکی شەڕقیان پێدەوت کە هەڵوەشایەوە ویستی مانۆرێ بکە لە عێراقەوە دەستی پێکرد کە توانی چی دنیا هەیە بێنە پشتی خۆی و ئەم شەڕی سەپان بەسەر عێراقدا و خۆی کرد بە پۆلیسی دنیا. بۆیە رووسیاش لەم وەختەدا بوو کە تر ئۆکرانیا بکاتە وەسیلەیەک شوێنێک کە تر هەژمونی خۆی بەسەر دنیادا فەرزکە کە تر مش قوتبێکم و تر هاتوومەتەوە ئەبێت هەسام بۆ بکەن.